پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئێستا هات بەدڵمدا فەرمان بکەم لەگەڵ کۆمەڵە گەنجێکا بڕۆم خانوەکە بسووتێنمە سەر ئەو کەسانەدا کە لە ماڵەوە نوێژەکەن و نان بۆ جومعە دەی مزگێنی بێ لەو کەسانەی کە لە ماڵەوەن و ئێستا نان بۆ جومعە بەبێ عوزر ئەوانە دوژمنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بالمؤمنین رؤوف الرحیم بەرامبەر بە ئیمانداران خوای گەورە ئەفەرمێ زۆر زۆر چییە رؤوف ڕەحیمە واتە زۆر بەڕەحم و میهرەبانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بەبەزەییە ئەگەر کەسێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی تێی بچێ کە لە هەموو کەسێ بەڕەحمترە لە ماڵەکەیە بیسووتێنێ ئەمە کەی خۆشەویستی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر ژن و مناڵ نەبوایە ئەو کەسانەی کە لە ماڵەوە نوێژیان ئەکرد و لە ماڵەوە ئەیکەن بەس نایان بۆ مزگەوت ئەوە نییە کە کەسێک هەر نایکە ئەی قڕ بەسەر ئەو کەسەی هەر جومعەکە لەبن ناکات لە ماڵەوە نوێژەکە بەڵام نیوەڕۆ ئەکات ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر لەبەر ژن و مناڵ نەبوایە ئەفەرمێ خانووەکانیانم ئەسووتان بەسەریانە ئیتر دڵی پاکە کەیفی خۆیەتی چکە بۆیە شت زۆر دووبارەکەمەوە کاکە بۆ ئاکەی نوێژ ناکە ئەڵێ دڵم پاکە ڕۆژوو ناگری ئەڵێ دڵم پاکە ناحەقت ناگرم وا فێرکراوی ناحەقت ناگرم وا فێرکرا لەیانی شەیطان و شوێنکەوتوانی شەیطانەوە کەواتە تۆ لەگەڵەوەدا خوا مۆرانێ بەسەر دڵدا ئەبیتە منافقیش پەنا بەخوا ئەبێ ئاگاداری ئەوەش بی دوژمنی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم چونکە حەز ئەکا خانووەکە بسووتێنێ بەسەردا ئیتر ئەو کاتە بانگەشە و خۆش ئیدعای خۆشەویستی نەکەی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چونکە ئەگەر تۆ خۆشەویستایە هاتی بۆ جومعە تۆ نەهاتیتە ئەو تۆی خۆش ناوێت بە هیچ شێوەیە خۆشەویستی تۆش بۆ ئەو گرنگ نییە تۆ خوای گەورە خۆشەوێ ئەوە گرنگە بەڵام لەوە گرنگتر ئەوەی خوای گەورە تۆی خۆش بوێ ئەوە گرنگە زۆر ئەوە بەختەوەریە بۆ تۆ هەوڵ بدە بزانە چۆن خوای گەورە تۆی خۆشەوێ بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن لە قیامەتدا شەفاعەت بۆ تۆ ئەکات